سڵاتان لێبێم کاتتان باش بینەرانی بەڕێزی شار پرێس من هاوکار خۆم بە خۆشحاڵەزانم لە دیدارێکی تری تایبەت دێمەوە خزمەتتان ئەمڕۆ لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەلیزادە سکرتێری کۆمەڵە بە قەولی خۆیان دەبیری یەکەمی کۆمەڵە گفتوگۆ دەکەین لەسەر دوایین گۆڕانکاریەکانی جیهان گۆڕانکاریە هەرێمایەتی و ناوچەکە کاریگەری ئەو گۆڕانکاریانە لەسەر دۆخی سیاسی جیهان چی دەبێت حتمما کۆمەڵێک گۆڕانکاری لە جیهان هاتۆتە ئاراوەکە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر دۆخی ئابووری و دۆخی سیاسی و پەیوەندی نێودوڵەتیەکان دەبێت کۆمەڵێک لە ڕێکەوتنامەی نوێ لە ناوچەکە هاتۆتە ئاراوە کۆمەڵێک گۆڕانکاری لە سیستەمی فەرمانڕەوایی لە وڵاتان دروست بووە کە دەکرێت گۆڕانکاریان لەسەر ناوچەکە هەبێت و لە دوای ئەوەش دەپرسین گۆڕانکاریەکان کاریگەریان چی دەبێت لەسەر ئێران وەکو ڕژێمێک ئێران چۆن دەتوانێت ڕوبەڕووی ئەو گۆڕانکاریانە بێتەوە کاریگەریان چی دەبێت هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ڕژێمی ئێران ناسراون دەتوانن چۆن سوود لەم گۆڕانکاریانە ببینن بۆ ئەوەی هەنگاوی داهاتوویان بەرچاو ڕۆشنیەکیان هەبێت کە یورایم سلااوت لێبێت سپاس بۆم دەرفەتی کە لەگەڵمانیت هەموو گۆڕانکاریانی کە لە جیهان ڕوودەدەن گۆڕانکاری لە سیستەمی فەرمانڕەوایی گۆڕانکاری لە سەرۆکی وڵاتان گۆڕانکاری لە ڕێکەوتنامە کۆنەکان و دروستبوونی ڕێکەوتنامەی نوێ لەسەر ئاستی ناوچەی و جیهان هاتۆتە ئاراوە دەکرێت چۆن خوێندنەوە بۆ ئەم گۆڕانکاریانە بکەین و لێیان تێبگەین جیهان هێشتا لە ئاسەواری قەیرانی 2007 و 2008 ڕزگاری نەبوو بوو و هێشتا ئێمە کاردانەوەی سیاسی ئەو قەیرانەمان لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و لە زۆر شوێنەکانی دنیا هەر بەردەوام دەدیت کەچی قەیرانی کۆرۆناشی بە شوێندا هات ئەو گۆڕانکاریانەی کە لە نەتیجەی کۆرۆنادا حاصل بووە و حاصل دەبێ ئەمە بەراورد ناکرێت لەگەڵ هیچ قۆناغێک لە مێژووی ڕابردووی جیهان ئەوەی کە ئێستا دەیبینین ئەوەی کە معمەلەکان تعتیل بوون شارەکان فروشگا و سوپەرمارکێتەکان دادەخرێن خیابانەکان چۆڵن ئەو قەیرانەی کە هەموو ئەوروپا و ئەمریکا وڵاتانی پێشکەوتوی داگرتووە ئەوە بێگومان بە شوێنیدا قەیرانێکی قوڵتری ئابووری بشوێنەوەی و ئەو قەیرانە قوڵە ئابووریە کاردانەوەی سیاسی لە وڵاتانی دواکەوتوی سەرمایهداری لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە بەشێک لە ئاسیا و لەوانە بە ئاشکرا وردە دەردەکەوێت هەروەکو چۆن قەیرانی 2008 لە واقعدا سەرچاوەی بەهاری عەرەبی و گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو ئەمەش بەڕای من کاردانەوەی زۆر وازەحی دەبێت و ئێمە دەبێت خۆمان بۆ ئامادەکەین ئایا ئەم کاردانەوەیە بە چاک هەڵدەگەڕێتەوە یا بە خراپ ئەمە پەیوەندی هەیە بۆەوەی کە هێزی پێشڕۆ و ڕادیکاڵ چ دەورێک هەیە یا ئەگەر هەیە چ دەورێک دەتوانێت بینێ و دەتوان دەوری واقعی خۆی ببینێ یانە بەڵام بە هەرحاڵ دنیای ئەوڕۆ دنیایەکی تەواوەن گۆڕاو دەبێت لە چاو دنیای 2 ساڵەوە پێش گرنگترین شت کە دێتە ئاراوە ئەوەیە کە دەوڵەتانی گەورەی سەرمایهداری قەیرانەکەی خۆیان دادەشکێننەوە بەسەر خەڵکی وڵاتانی دواکەوتوو یعنی قەرزەکانیان لێ دەستێننەوە فشاریان داوای قەرزەکانیان لێ دەکەن فشاریان بۆ دێنن بۆ ئەوەی کە دەوڵەتەکانیان چکۆڵەکەنەوە بۆی خزمەتگوزاری کەمکەنەوە بۆی بتوانن قەرزەکانیان بدەنەوە بۆی بتوانن تا بەڵێنەکانیان بەرامبەر بە دنیای پێشکەوتوو جێبەجێکەن و ئەوانە لە وڵاتانە کاردانەوەی دەبێت زۆر قوڵتر و بەربڵاوتر لە کاردانەوەی کە لە بەهاری عەرەبیدا دیتمان تاوجێ پەیوەندی نێوان دەوڵەتەکانیش هەڵدەگەڕێتەوە ئەم قەیرانە وایان لێ دەکا کە بەشی زۆریان هەوڵ بدەن لە چوارچێوەی مەلزوماتی وڵاتەکەی خۆیان قەیرانەکە کۆنتترۆلکەن ئەوەی کە لە ئەمریکا ترامپ هاتە سەرکار و ترامپ بە شعاری ئەووەڵ ئەمریکا بەشێک لە بیرڕای گشتی ئەمریکا بەرەو خۆی ڕاکێشا و دەنگێک زیاتر لە دەنگی هەموو ڕێی جمهوریی ئەمریکا دۆڕاندی تازە ئەوە نیشان دەدا کە دووبەرەکێکی قوڵ لە ناو کۆمەلگای ئەمریکاداوە لە ناو کۆمەلگای دنیادا سەری وردە خەریکە سەر هەڵدەدا کە ئەوە دەیانباتەوە ناوخۆیان و لە نەتیجەدا پەیمانە نێودەوڵەتیەکان لاواز دەبن یعنی ئەوەی کە ترامپ چەندین پەیمانی هەڵوەشاندەوە ئەوە بە هەڵکەوت نەبوو لەو بۆ لاشەوە ئەو پەیمانە نێودەوڵەتیانە کەمتر اعتباریان دەبێ و هەر کام لە دەوڵەتەکان هەوڵ دەدەن
دەست بە کڵای خۆیان بگرنبانەی بە ئەوەی کە بریتانیا لە برگزیت لە اتحادی ئەوروپا هاتە دەرێ برگزیت و یا ئەوەی کە ئێستا ئەڵمان خەریکە بەش بە جۆری لە جۆرەکان بەشی خۆی لە باقی ئەوروپا جیا دەکاتەوە ئەو گلەیانەی کە ئیتالیا بووی لە ئەڵمان کە بۆچی لە وەختی کۆرۆنادا هەر بە فکری خۆیان بوون و بحرانەکان لە خۆیان دوورخستەوە بەڵام ئەو هەموو خەسارەت و زیانەی کە لە ئیتالیا بەسەر خەڵکی وڵاتەدا هات بە دەمیانەوە نەچوون و زۆرێک لە ناکۆچەکانی دیکەی دنیا دووبارە سەر هەڵدەدەنەوە چین کە ئابوووریەکی زۆر بەهێزی دنیاە و ئێستا خۆی خەریکە خۆی بگەێنێتە ئاستی ئەمریکا ئەمە ئەم ڕوتی گەشەکردنی خۆی ئدامە دەدا و ئەوە لە نەتیجەدا دەوڵەتانی ئوروپایی و دەوڵەتانی و پێشکەوتوی سەرمایه‌داری و بەتایبەت ئەمریکا ناچار دەکاتەوەی کە سنوورێک دابنێ بۆ ئەو سنووردانانە بە لە بەرچاوگرتنی ئەوەشکە ئەو واقعێتش کە دنیایان بە ئەندازی 4 جار وێرانکردن پڕ کردووە لە سلاحی ئەتۆمی زۆر هەستیار و جێنیگەرانی بۆیە لە بارودۆخێکدا ئێمە تەنیا دەتوانین ڕوو بکەینە جەماوەری خەڵک لە دنیا ڕوو بکەینە بیرڕای گشتی پێشکەوتن خواست کە ئەگەر وە خەبەر نەیەن ئەگەر دەوری خۆیان نەبینن بە خێراییش نەیبینن ئەگەر نەکەونە کار جیهانی سەرمایه‌داری گەیشتووەتە مەرحەلەیەک بە تایبەت بۆ بحرانانی ئاخری و بۆ کۆڕۆنا و بەوانە کە دەتوانیە بمان باتەوە بەرەو بەربەریەتێک کە قەت تەسەور ناکرێت کەواتە گۆڕانکاریەکان لەسەر ئاستی جیهان ینی هەموو وڵاتان گرتووەتەوە و هەموو وڵاتانیش دەگرێتەوە بۆ داهاتوو بە جۆرێک کە ئەکرێت گۆڕانکاریەکی بنچینەیی لە فۆرمێکی نوێ دروست بکات بۆ وڵاتان بۆ جیهان ئەی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەری ئەم گۆڕانکاریانە چی ئەبێت؟ لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاریەکان ئەساسەن سیاسی و دوای ئابووری دەبن پێش هەموو شتێک ینی دەوڵەتەکانیان لەرزۆکن دەوڵەتەکانیان لە خەڵکەکەی خۆیان نامۆن هیچ کام لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نابینی کە دەوڵەتێک لەسەر کار بێ کە جەماوەری خەڵکەکە بە دەوڵەتی خۆی بزانێ لە نظامێکی غێرە دموکراتیک و سەرکوتگەردا نظامێکی سەرکوتگەراندا هاتوون لەسەر کار و حکوومەت دەکەن بە ئتیکا بە زۆر و قدرەت دەسەڵاتیان ڕاگرتووە لەبەرەوە بە بڕوای من ئەم دەوڵەتانە دەکەونە ژێر زەختی جەماوەرەوە و زمینەی جیهانیەکەشی هەر ئامادەیە بەرەوە ئەوەی کە ئەرزمکردن کە دنیا دەبێ هاوکات دەگەڵ و خەیرانە و خەبەر هاتنێکی کۆمەڵاتیش بەخۆ بینێ نیشانەکانی ئێمان دیدێمە هەر لە ئەمریکا وەختی ڕەشپێستێکیان کوش بەناڕەوە چ مەوجێک هەموو دنیای داگرت و ئێستاش مەسەرەن لە زۆر مەسئلەی دیکەی کۆمەڵایەتی وەکو مەسەلەی ژنان و مەسەلەی ژینگە و مەسەلەی دیکە دەزانین کە شەپۆلێک لە ئەتراز و ناڕزایەتی پێشکەوتن خوازانە کەوتۆتەڕێ بە بڕوای من ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوانە دەرز وەردەگرێ من پێم وانییە گۆمێکی مندە ئێرە کە ئەم دیکتاتۆرانەی دەسەڵاتدار ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانن بە خەیاڵشی ئاسوودە هەروە درێژە بە دەسەڵاتی خۆیان بدەن و بە تایبەتیش بە بڕوای من هیچ پرۆژەیەکی ئابوووریان بۆ باشترکردنی بارودۆخی ژیان نییە پرۆژەی سیاسیان کە هەر نییە کرانەوەی سیاسی دموکراسی ئەوانان ئەوەندەیان بڕوا بەخۆ نییە کە دەرگای کرانەوەی سیاسی بکەنەوە و دەرگای دموکراسی بۆ خەڵک بکەنەوە کە جۆرێک لە سوپاپی ئیتمینانێک بێ بۆ تووڕەیی خەڵک و ناڕزاتی خەڵک کۆنتترۆل بکرێت ئەو ئیسعدادیان نییە ئەو بڕوا بەخۆیان نییە ناوێرن ئەو کارە بکەن کە ناوێرن ئەو کارە بکەن لە بواری ئابووریشە ناتوانن نانێک بخەنە سەفری خەڵکەوە ینی ئەوەی کە هەیەە بەشی زۆری پێشگە لە دزی و گەندەڵی و شینی و خۆیان بەشی زۆری دنیای پێشکەوتوی سەرمایه‌داری دەیبا دەگەڵ خۆی بە هەر وەسیلەیەکە بووە هیچ نەبوو بە فرۆشی ئەسلحە و بەکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئەمبارێکی باروت بۆیە ئێمە دەبێت چاوەڕوانی ئەوە بکەین کە قەیرانی سیاسی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووبارە سەر هەڵ بداتەوە نازانم بە چه ئاکامێک منجەر دەبێت ناتوانم بڵێم لەبەرەوە ئەو پەیوەندیە بۆ کە بزانین چه هێزێک ڕاهبەری دەکات مەسەلەنەوە لە میسر دیتمان ئیخوان موسلیمین لە ڕاستی دابوون بەو حاڵەیان برد کە دیتمان و ئەو وەزعی لێکەوتەوە کەسا لە میسر هەیە یان لە تونس ئیسلامیەکان هاتنە سەرکار ماوەیەک 2 ساڵ زۆرتر ناتوانین دەوام بێن و دووبارە
هەر ناڕزاتی دەستی پێکردەوە لە سووریا ئەو کارەساتی لێکەوتەوە لە ئێمن دەزانین هەمووی ئەوان بۆیە قسە لەسەر ئەوە نییە بە چەبارەی هەڵدەگەڕێتەوە قسە لەسەر ئەوەیە دیاردەکە دێ بناسی ئەو خاتر جەمیە زۆر خۆشببینانەیە کە پێمان وا بێ ڕۆژهڵاتی ناوەڕاست دەورەیەکی ئارامش و ئارامی بەخۆیەوە دەبینی باشە کاکی برایم ڕۆژهڵاتی ناوەڕاست دەورەیەکی ئارام و ئارامی بەخۆیە نابینێت پەیوەست بە کاری سیاسی ئێوە و حیزبەکانی تری ڕۆژهڵاتیش ئێران لەکوێ ئەم گۆڕانکاریانە ئەبێت ئەم گۆڕانکاریان چ کاریگەریکیان لەسەر ئێرانە بێت و داهاتووی ئێران وەکو دەوڵەتێکی چەندین ساڵە بەرەو کوێ هەنگاو دەنێت ئایا ئەم گۆڕانکاریانە کاریگەریان لەسەر گۆڕانکاری ڕیشەیی و جەزری لە ناو ئێراندا دەبێت یان ئەوی ژۆک وڵاتانی تر دەتوانێت بە کۆمەڵێک لە قەیرانەوە گۆڕانکاریەکان تێپەڕێنێت گرنگترینشت لە ئێرانەوە ئێستا پەیوەندی لەگەڵ ئەمریکایە ئەو پەیوەندی لەگەڵ ئەمریکا چۆن تەنزیم دەکەوت بۆ بچۆی دەگەیەنێ هەم ئەمریکا و هەم جمهوری ئیسلامی هەردووکیان استراتێژیەکی تا ڕادەیەک نەگۆڕیان لە بە درێژایی 40 ساڵی ڕابردوو هەبووە 42 ساڵی ڕابردوو استراتێژی هەردوو بلا نەگۆڕ بووە استراتێژی ئێران ئەمریکا ستیزی دژایەتی دەگەڵ ئەمریکا و کردنی ئەو دژایەتیە بە پایەیەکی ئایدۆلۆژیک و سیاسی بۆ خۆی وەکردنی بە ئامرازێک بۆ پەرپێدانی نفوزی خۆی لە ناوچەکە وەکردنی بە ئامرازێک تەنانەت بۆ سەرکوتی ناڕزایەتەکان لە ناوخۆوە هەم ئەوانە ئەو استراتێژی جمهوری ئیسلامی بووە سەرڕای هەر نوعە گۆڕانکاری تاکتیکی چکۆڵە استراتێژی ئەمریکاش هەر لە سەرتاوە تا ئەمڕۆ پاراستنی یەکێتی خاچی ئێران بووە پاراستنی دەوڵەتی ئێران بووە لە خەتەری لێبەرێکترازان لە بە خەتەری لە بەرێک هەڵۆشانەوە لە خەتەری ئەوەی کە مەبادا ڕۆژێک لە ڕۆژان وهای لێبێ کە ئێران غیرە قابلی کۆنتترۆل بێ و ڕێگا دەست بۆ رووسیا بەتایبەت بکرێتەوە کە ڕێگای بکرێتەوە بۆ ئاوەکانی گەرمی خەلیج ئەو ئارزوی کە ساڵهای ساڵ تزارەکانی رووس هیان بوو و دوای ئەوەش حکوومەتی شۆڕەویش هەر ئەو مشکلی هەبوو لە شمالەوە دەگەڵ دەریایەکی سەهۆڵبەندان لە جنوبیشەوە بە قورگی گیراوە لە تەنگەی داردانن و بسفۆر ڕێگای بە دەریای ئازاد نییە ئارزووی ئەوەیە ئێران عێراق نییە لەبەرو ئەمریکا ناتوانێت نەی دەتوانێت و ناتوانێت کایە بە ئێران بکە هەر ناتوانێت یان نایەوێت ناتوانێت ینی نایهەوێت لەبەر بەرژەوەندەکانی نایهەوێت لەبەر بەرژەوەندەکانی نایهەوێت چونکە بەرژەوەندی باڵای ئەمریکا وا هەڵدەگرێت کە ئێران وکو ئێران بمێنێتەوە لە پەیمانی ناتۆ و سنتۆ و سیتۆوە بگرە ئەوە نیگەرانی ڕۆژاوا بووە کە ئەو لەمپەرە بەرامبەر بە رووسیا یا یەکی سۆڤێتی جاران ئەو لەمپەرە بەسرێ استراتێژیان ئەوە بۆ بۆیەش خمینیان ڕێگەیاندا بۆ خمینی بێت سەرکار بۆیە ڕێگەیاندا بۆی کە ئەرتەش کودەتانەکە ئەرتەش بێلایەن بێ بۆ ئەوە بوو کە دایانزانی کە حکوومەتی ئیسلامی لەمپەرێکی باشە بۆ بەرگری لە نفوزی ئەکێتی سۆڤێت هەر بۆیە لە سەرتاوە لەو 42 ساڵەدا سیاسەتی ئەمریکا ئەوە بووە کە بەشکەم بتوانێت بە زەختێنان ڕەفتاری جمهوری ئیسلامی بگۆڕێ چەندانە حوتەش ڕئیس جمهور سەرۆکۆمار هاتوونە سەرکار لە فاسل هاتوونە سەرکار دموکرات بوون کۆماری خواز بوون بەڵام هەمویان لەسەر ئەوە ساغ بوون کە جمهوری ئیسلامی دەبێت ڕەفتاری بگۆڕێ 4 ساڵی سەرۆکایەتی جۆ بایدن ئەو 42 ساڵە دەکاتە 46 ساڵ و بە هەمان سیاست ئەمریکا بەردەوام بێت بێگومان بە بۆنەی ئەو قەیرانانە ئەو شەرایطەوە حساستریشی کردووە و کاری سازان بۆ بایدن زۆر مشکلترە لە ئۆباما یعنی دەسەڵاتی بایدن ناتوانێت دووپاتبوونەوەی دەسەڵاتی ئۆباما بێ بێگومان و بایدن هەوڵ دەدا و ئەو دەسەڵاتی تازای ئەمریکا هەوڵ دەدا تەنانەت لەو دەستکەوتانەی بە خازانجی ئەمریکا کە ترامپ بەدەستیەناوە ئیسیفادە بکات کەڵی وەربگرێ بۆ زەختهێنان بۆ سەر کۆماری ئیسلامی من شکمنەوەدانێ گۆڕانکاری دەبێت لە سیاسەتی ئەمریکادا و زەختەکان بەو شێوەی ئەو نابێ گفتوگۆ دەکرێت ئەوانە هەمووی جگای خۆیەتی بەڵام استراتێژەکان نەگۆڕ بە تایبەت کە ئێستا کۆماری ئیسلامیش مقدار بەهێزترە لە ڕووی ئەسکەریەوە بەهێزترە لە ڕووی توانایی تەشکیلاتی و نظامیەوە بەرامبەر بە ئەمریکا و سەرکێشیهایەکی تازەشی دەست پێ کردووە لەبەرەوە ئەوان ناچارن و فشارە ئیدامە بدەن و فشارە ئیدامە دەدەن بەڵام ئەوەندەی ئیدامە نادەن کە
ئەو موجودیەتی ئەو ڕژیمە بکەوتە خەتەرەوە. بڵێ وێڕای هەموو ئەم گۆڕانکاریانەی کە باس کرا لە جیهاندا و ئیدامەدانیش بەم سیاسەتەی ئەمریکا بەرامبەر ئێران وێڕایەوەی کە کۆمەڵێک فشارەکات وەکو بەڕێزت فەرمووت سیاسەتی هێزەکانی ڕۆژهەڵات و پلانی هێزەکانی ڕۆژهەڵات بۆ قۆناغی داهاتوو بەتابەتی بۆ ئەم 4 ساڵی کە بایدن سەرۆک کۆماری ئەمریکایە پەیوەندیەکانیان لەوانەیە بچێتە ئاستێکی نوێ و جیاوازەوە چۆنەوە دەبێت چۆن بێت. ئێمە وەکو یەکێک لەو هێزانی ڕۆژهەڵات هەم بە تەجربەی خۆمان و هەم بە تەجربەی هەموو خەڵکی دنیا ناتوانین بە هیچ شتێک پشتدەستور بین غەیری خەباتی جەماوەری لە وڵاتەکەی خۆمان. یعنی ئەوەی کە بە هێزی جەماوەری خۆمان لە ناوەوەی وڵات لە ڕۆژهەڵات لە هەموو ئێران بەدەستنەیە ئەوە لە نەتیجەی ئەو کێشە و ململانیانەی نێوان جمهوری ئیسلامی و ئەمریکا و زلێزەکانی دیکەی دنیا بەدەست نایە. بێگومان دەستێوەردانی ئەوان کاریگەری دەبێت بەڵام ئەو کاریگەریانە هەمووی سەلبیە کارگەری ئیجابی نییە. ئێمە دەبێت لەو کارگەریانەی ئەوان دەرباز بین دەبێت ڕێگا ببینەوە بۆ پوچەڵکردنەوەیان دەبێت ڕێگا ببینەوە بۆ خۆگونجاندن دەگەڵ بارودۆخی تازە. هەم ئێوە وەکو کۆمەڵە هەم هێزەکانی تریژەوەی ئاگادار بن توانی وتانە ئەو شەپۆ لە جەماوەریە ئامادە بکەن بۆ ئەوەی لە کاتێکا کە دەرفەت ڕەخسا گۆڕانکاریەک ڕوو بدات ئێوە بتوانن سەرکردایەتی بکەن. ئێمە هەوڵمانداوە تا ئێساژ ئەو وشیاریەمان لە ناو کۆمەلگای کوردستانی ئێراندا جێخستووە کە چاوەڕوانی نەجات بەخشێک لەسەرەوە نەبن. چاوەڕوانی ئەوە نەبن کە ئەگەر خۆیان دەستەوەسان دانیشن یەکێکی دیکە بێ نەجاتیان بدا یا لە نەتیجەی ناکۆچی دەوڵەتان داوان ڕزگاریان بێ ئەوە بە هەر کوچەکۆڵانێکی شارەکانی ڕۆژهەڵاتدا بگەڕێی لەگەڵ خەڵک قسە بکەی ئەو ڕاستێت بۆ دەردەکەوێت ئەو وشیاریە پەیدا بۆ بەتە وشیاریە بەشێکی دەڵم لە نەتیجەی قسە و تەبلیغ و ڕۆشنگەریەمەوە بۆ بەشێکی لە تەجربەی ڕاستەوە خۆی خەڵک بوو مەسەڵەن چاو لە عێراق دەکەن خۆ بزان عێراق هات بە ئیستیلاعەوەی دەڵێن پرۆسەی ئازادی عێراق چ کارەساتێکی لەکەوتێتەوە ئێستا لە وڵات. باسی عێراقت کرد لە یەکێک لە دیمانەکان تا کە چەند ساڵێک لەمەوە پێش لەگەڵ یەکێک لە میدیاکان کردت باسی ئەوەت کرد کە هەندێک لە هێزەکانی ڕۆژهەڵات هێندە خۆش باوەڕیان دروست کردبوو بۆ جەماوەری ڕۆژهەڵات ئەوەی کە ئەمەی لە عێراق گوزەرا و ئەنجام دراوە ئەوانیش دەتوانن ئەنجامی بدەن ئەو گۆڕانکاریە ئەگەر هەیە بۆ ئەوانیش ڕوو بدات بۆیە ئێستا ماندوو بوون لە چاوەڕوانی و لە ئینتیزارکردن بۆ ئەو گۆڕانکاریە. پێ دوایە ئێستا جەماوەری ڕۆژهەڵاتی کوردستان لایەنگرانی ئێوەوە ئەو خەڵکەی کە لەوەیە ماندوو بووە لە چاوەڕوانی یان هێشتا بە هیواوە دەژی؟ بێگومان بە هیواوە دەژی لە چاوەڕوانیش ماندوو بووە بەڵام مەسئلە ڕێخستنە مەسئلە خەڵک دەبێ خۆی هەست بە دەسەڵات بکە هەست بە قودرەت بکە بڕوا بەخۆی پەیدا بکە و بڕوا بخۆیە بە ڕێخستن نەبێ پەیدا نابێ و ڕێخستنیش لە پرۆسەی خەباتی ڕۆژانەدا دەستەبەر دەبێ ڕێخستنیش ڕووداوێک نییە هەروە لە ئاسمانەوە زاهر بێ یا ڕووداوێک نییە کە کتوپڕ ڕوو بداوانە خەباتی ڕۆژانەی جەماوەر بۆ سادەترین داخوازیەکانیان ئەوانە ئەگەر بکەونە ڕێ یعنی بزوتنەوەیەکی متالەباتی بزوتنەوەی پڕ لە داخوازی هەیە کە قابلی بەدەستهێنانن حتا لەو ڕژیمەشدا ئەگەر ئەوە بکەوێتە ڕێ و ئەمە هەوڵ دەدەین ئەوە بکەوێتە ڕێ وشیارانش بەڕێوە بچێ و خەڵک پاڵ پێوە نەندرێن بۆ بەرەو ڕووبوونەوەیەکی زوو درەست بۆ ڕووبوونەوەیە کە خۆیان بۆ ئامادە نەکردووە دەتوانێت هەنگاو بە هەنگاو خەڵک لە ڕێخستن نزیک کاتەوە و هەروها ئومێد بە سەرکەوتنیش تەقویەتکە وەختێک سەرکەوتنێکی بچووکیان بەدەستێنا خۆیان ئامادە دەکەن بۆ سەرکەوتنێکی گەورەتر ئەوەی ئێستا ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەوڵی بۆ دەدەین خستنەڕێی ئەو بزوتنەوە متالەباتەیە لە هەمان کاتدا ئەگەریش لە نەتیجەی هەر تەحولێکی دیکە ناکۆچەکانی ناو دەسەڵات دەخالەتی دەرەکی یا هەر شتێکی دیکە سەرهەڵدانێک ڕوویدا ئێمە هەوڵ دەدەین جەماوەر لەو سەرهەڵدانانەدا دوانەکەون و بتوانن لە حاڵێکیشدا کە خۆیان بۆ سەرهەڵدانێکش ئامادە نەکردووە بەرام سەرهەڵدانەکە ڕوودەدا ئەوان هەم بە کەمترین زیان لێی دەرباز بن و هەم بیکەن بە پێگەیەک بۆ سەرهەڵدانی دوای. بڵێ لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەمیشە باز لەوە کراوە کە هێزەکانی ڕۆژهەڵات
وێڕایەوەی کە خاوەن یەک قەزیان و بەرامبەر بە یەک دوژمن تێدەکۆشن هەمیشە کێشە و ململانێ و گرفتی گەورە و بچووک لە نێوانیانە هەبووە بەڵام بۆ ئەم قۆناغی بەڕێزت باسی ئەەکەی کە ئامادە بن ساز بن بۆ هەر هەنگاوێک پێویستی بە وحدەتێک هەیە پێویستی بە هەماهەنگیەک هەیە ئەم هەماهەنگی ئێستا لە نێوان هێزە کوردیەکانی ڕۆژهەڵات هەیە یان ئەکرێ بڵین بەداخەوە هەر دیسانەوە پەرتەوازن و کێشە و گرفت لە نێوانیاندا هەیە ئەم هەماهەنگیە لاوازە بەداخەوە بەڵام لە چاو ڕابردوو کاری مثبت کراوەین دیالۆگەیە لە بینیاندا هاتوچۆ هەیە لە بینماندا و لەسەر بواری دیاریکراویش هاوکاری هەیە و پلانیشمان بۆ ئەو هاوکاریانە ئێمە داڕشتەوە تا ئەندازەیەکیش بەکردواتە سەر ڕێ جیاوازیەکانتان ئامانجێکتان هەیە کە هەمووتان کاری بۆ دەکەن ناتوانم بڵام یەک ئامانجی هەموو کەس هەمویان یەک ئامانجیانە بەرەوە استراتێژی سیاسیمان بەداخەوە زۆر لێک جیاوازە مثلەن بۆ نمونە مثل خەباتی چەکداری یەکێک لەوانێ هەمومان وەکو یەک ئەسابیری لە ناکەینەوە چەند ئێمە لایانی ئێمە پێمان وایە کە ئێستا دەستبردن بۆ چەک و خەباتی چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو خەباتی جەماوەرەی کە وردە وردە بژاوەتەوە و خەریکی سەرڕڵدا ئەوە لەبار دەبە کوردستان لەوەش زۆرتر میلیتاریزە دەکا بەهانەی زۆرتر دەدا بەدەست دوژمن بۆ سەرکوتکردن بۆیە دەبێت ئیجازە بدەین بەو خەباتی مەدەنیە پەرەبستێنێ بەس ئەو جیاوازیەکە لەسەر ئەوەی کە نابێت خەڵک چاوەڕوانی دەخالەتی دەرەچی بکەین نابێت بە ئومێدی ئەوەی کە ناکۆچی ئێران و ئەمریکا خێرێکی لێ دەکەوێتەوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لەسەرەوە اختلافمان لێ لەسەر ئەوە کە لە ئێران ئۆپۆزیسیۆنێک هەیە کە تا مەغزی وسقانی دژی کورد و دژی لابرنی ستەمینەتەوایەتیە ئەمان دەگەڵ ئەوانە دەچن دەبن بە هاوپەیمان هاوپەیمانانیشی لەونەوە ئەبوو خۆیان دەسەبەر دەکەن لە زۆر بواری دیکەدا اختلافاتێک لەونەوە هەیە کە جەمبەی استراتێژیک و جەمبەی تاکتیکیشی هەیە ئەوانە دەبێت هەنگاو بە هەنگاو لە بچن و ئەوش لە نەتیجەی گۆڕانکاری سیاسی لە کۆمەلگای کوردستاندا زەمینی بۆ خۆش دەبێت ئێستا بەداخەوە هێشتا کلێنەکان زۆرن هەرچەند ئێمە ناومێد نین هەرچەند دەبێت هەوڵی بۆ بدەین و دەبێت ڕێگای بۆ ببینینەوە و بە تایبەت ئەگەر بەڕێستی دەزانن بە پێویستی دەزانین و پێم وایە ئەگەر گۆڕانکاریی خێرا بەسەر وڵاتدا بێ ئێمە لەگەڵ قۆناغێک بەرەو ڕووین کە دەبێت فرای دەکەون گۆڕانکارێکی خێرا ڕووبدات فرای دەکەون دەبێت هەوڵ بدەین فرای کەوین ینی من ساناتوان بڵم حتما فرای دەکەوین بەڵام ئەگەر فرای نەکەوین دەبێت بەکارەسات ئەگەر فریای نەکەون دەبێت بەکارەسات بەڵام لانی کەم ئێوە 40 ساڵە تێدەکۆشن 40 ساڵە ئێوە ئۆپۆزیسیۆنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانن لە دوای 40 ساڵ ێستا بینەر ئەو حەقەدا بەخۆی کە لە دوای 40 ساڵ هێشتا لەویا بن ئەگەر فریانەکەون زەرمەندە بن کەواتە ئەکرێ بڵین هێشتا هەنگاوگەلێک هەیە کە پێویستە بنرێت و ئێوە نەتان ناوە بۆ ئەوەی وحدەتێکتان هەبێت بۆ ئەوەی پێکەوە پلانێکتان هەبێت ئەگەر گۆڕانکاریەکی خێرا ڕوویدا پلانتان چیە بێت گۆڕانکاریەکان بەو ئاراستەیە بوو کە هێواش ئێوە پلانتان بۆ داناوە و ڕێخستنتان بۆ ساز کردووە چۆن دەبێت ینی ئەمە بۆ دوای 40 ساڵ هێشتا ئێوە لەوان یەکلایی نەبوونەتەوە لەوەی کە ئەگەر گۆڕانکاری خێرا ڕوویدا چی ئەەکەن گۆڕانکاری لەسەر خۆ ڕوویدا چی ئەەکەن ئەم ساڵێکی ئاسایی نەبووە ئەم ساڵە لە ناوخۆی کۆمەلگای کوردستاندا گەلێک گۆڕانکاری ناو کۆمەڵایەتی ڕوویدا و شیاری سیاسی زیاتر بووە تۆ هەموو خۆشباوەڕی بەرامبەر بەوەی کرد بە دەخالەتی دەرەچی کەم بووتەوە خۆش باوەڕی بەوەی کە هێزی پێشمەرگە دێ نەجاتمان دەدا و لە نەتیجەدا خۆیان دەستەوەسان ڕاوستن ئەوانە کەم بووتەوە ئەمانە ئەگەر ئەو ڕۆتە ئیدامەی بێ بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی لە ناوەوەی کوردستان دەخڵقێ بوو ئەوەی کە هێزە سیاسیەکان ناچار بن ئەمری واقع قبول بکەن تا زمانێک کە ئەم تحولاتە ئەو گۆڕانکاریە ناو کۆمەلگای کوردستاندا ڕوو نەدا ئەم کێشە و ناکۆچیانی ناو حزبە سیاسیەکان بە ئاسانی چارەسەر ناکرێت بەڵام لە نەتیجەی تحولات و گۆڕانکاری تازە لە ناو کۆمەلگای کوردستاندا کێشەکانی ئەوانیش لاوەکی دەبێتەوە ئێستا بە دلیل ئەوەی کە هێشتا لەو قۆناغی ئێستاماندا کۆمەلگای کوردستان زەرفیەتەکان و توانایەکانی خۆی لە بواری
سیاسیەوە لەباری کۆمەڵایەتیەوە لەباری خەباتەوە باش و بە تەواوی زەریفەتەکانی دەرنەخستۆ کێشەی نێوخۆی حزب سیاسیەکان زۆرتر دێنە ڕوو کێشەی ئەوانش خوب پێشینەی مێژوویی هەیە اختلافات و ناکۆچی فکری و سیاسی و بەرنامەیی و بێزگەلەوانە ئینشعابات و جیابوونەوەکان و هەمووی ئەوانە کارێکی وای کردووە کە مەوجێکی زۆر قەوی پێویستە لە ناوەوەی وڵات هەستێ تا ئەو کێشانە بخاتە پراوێزەوە. کاگیرم قسە لەسەر کێشە ئایدۆلۆژی فکریەکانەکەین بە تایبەتی بیرە ناسۆنالیست و سۆسیالیست و نەتەوەییەکان کە چۆن بوونەتە لەمپەر لە زیاتر نزیک بوونەوەی ئێوە دوایام ناوبڕە ئەگەڕێنەوە باز لەواکەین. دووبارە سڵاوتان لێ ببینەرانی بەڕێز. کاگی برایم لەوێ وەستاین کە باسمان لە ناکۆکیە فکری و ئایدۆلۆژی و فکری دروستبوونی هێزە کوردیەکانی ڕۆژهەڵات کرد کە هەندێکیان لەسەر فکری ناسیۆنالیستی هەندێکیان لەسەر فکری سۆسیالیستی نەتەوەیی و هەندێک کاتیش کەسایەتی ئیسلامی و هێزی ئیسلامی دروست بووە. پێتان وایە ناکۆکبوونی بنەڕەتی ئێوە لەسەر ئەم فکرەیە یان لەسەر ئەوەیە کە بیرکردنەوەتان بۆ گۆڕانکاریەکان جیاوازە وەکۆت فەرمووت هەندێک لە هێزەکان پێیان وایە بە کاری سیاسی بکرێت هەندێک پێیان وایە ئەبێ خەباتی چەکداری بکرێت هەندێک پێیان وایە کە ئەبێ ئێمە بە جۆرێکی تر بیر لە خەبات بکەینەوە. جیاوازی کارتان هەیە یان جیاوازی فکر؟ تاوزێ بێمە مربوطە جیاوازی ئیدئۆلۆژیکمان یا ئەوەی پێ دەڵێ فکری یا ئیدئۆلۆژیکمان ڕێگر نییە لە هیچ چەشنە هاوکاریەک. بەرەوە ئێمە خۆمان بە حزبێکی ئیدئۆلۆژیک نازانین، ئێمە خۆمان حزبێکی سیاسی دەزانین، حزبێکی سیاسی کە لەسەر بنەمای بەرنامەیەکی دیاری کراو کە بەرنامەکە بریتە لە مەجموعەیەک کردەوە ئەم کارانە بکەین و کارانە نەکەین، هیچی مربوط نیە بە فکر. هەموو بەرنامەیە ئێمە تەماشا بکەی باسێک لە ئیدئۆلۆژی و لە فکر و لە بیر و باوەڕ ئەوی تێدا نیە. جەهانبینی ئەمە خۆ معلومە، بەڵام دنیابینیمان بۆتە مەبنا بۆ ئەوەی کە بەرنامەیەکی کۆنکرێت سەردا بڕێژێ، هەتا بەرنامە بۆ کوردستانشەوەیە و هەروەها ئێمە ئستراتیژیشمان ئەوەیە، ئستراتیژیشمان مەجموعەیەک کردەوەیە، مەجموعەیەک سیاسەتە، مەجموعەیەک تا ڕێکارە بۆ گەیشتن بۆ بەرنامەیە. بۆیە ئێمە کێشەی فکری و ئایدئۆلۆژیمان لەگەڵ ئەم حزب سیاسیانەی کوردستان بە ڕێگر نازانین لە هاوکاری ئەوە لەلایەکەوە. بەڵام مەسەلەی بەرنامەی هێشتا هێندە ئەساسی نییە. بەرنامە چونکە هەدەفی دوا ڕۆژمانە، هەدەفی نهاییمانە. ئەسەر ئەوەش دەتوانین تەسەووری جیاوازمان بێ. ئەوەی کە جیاوازی ئەساسی دروست کردو و یعنی ڕێگرە لە ڕێگای ڕێککەوتن لە ڕێککەوتنی ئێستاوی لە ئەو وحدەتێکی ئەو باسی دەکەن استراتێژی سیاسیمانە، یعنی بە چ ڕێگایەکە ڕۆین بۆی کە بەو ئامانجە بکەین. جا ئامانجەکەی ئێمە سۆسیالیزم بێ، ئامانجی ئەوان فدرالیزم بێ، خودمختاری بێ، هەرچی بێ. ئامانجەکە بەجێ خۆی ئەو لەوێدان درراوە، لەسەر ئەوە ممکن مناقشە بکەین، بیرۆڕای گشتی بەرامبەر بە فکر و بۆچوون، بەڵام خۆ بێ میکانیزمی موحەدتان هەبێت. بەڵام دەبێ ئەو ڕێگای کە پێڕۆی یەک بێ، ئەخ ناکرێت یەکێک بەم لادا بڕۆیەکی بەو لادا دوا بڵێن وحدەتمانێ. بۆیە زۆربەی ئەو ئیتحادانە کە دروست دەبن بە دەلیلی ئەوەی کە ڕێککەوتنێکی ئستراتێژیک لەسەر ڕێککەوتنێکی ئستراتێژیک دانەمەزراون، زۆر شکەنەندەن، زۆر کورتماوەن، زۆر بێتەئسیرن. ئێمە نامان هەیە بچینە ناو وحدەتێکەوە کە خەڵک ئومێدێک لە خەڵکدا دروستکەین کە دوای دوو ڕۆژی دیکە ئەو ئومێدە
تبدیل بێ بە یاس و بێبڕوایی بە هێزانە بۆیە ئێستا دیالۆگمان لەسەر ئەوەیە دیالۆگمان ئەوەیە کە پشت بە هێزی دەرەکی مەبەستن هێزی دەرەکی بە ئیرادەی من و تۆ نییە ئەگەر هات دیە ئەو لەسەر داوەتی ئێمەش ماتڵ نییە کە بێ ئەگەر هات ئەو وەختە قسەی لێ دەکەین بزانین چ بکەین بەڵام تا نەهاتووە تا نییە خەڵک چاوەڕوانی ئەوە مەکەن بۆ لە هێز و توانای خۆیان بەکارنێهێنن ئەمە دەڵێن شۆڤینیستەکانی ئێرانی دۆستی کورد نین دۆستی مافی دیارێکنی چارەنووسی کورد نین ئەو ئیتحادێکی ئەوە دەگەڵیان دەیبەستن نازانم شوڕای مدیریەتی گوزار مەلەکیەکان لیبراڵەکان هەموو ئەوانە ئەمە ناپایدارە ئەمە سبحینێ خەڵکی کورد تووشی ناومێدی و سەرخوردەگی دەکات لە ئێو لە هەموو کەسی بێزاریان دەکات لە شوێنێک باسیەوەکەی کە هەندێک لە هێزە کوردیەکان پەیوەندیان لەگەڵ بەڕێگای جۆرا و جۆر پەیوەندیان لەگەڵ ڕژێم بەستووە لەسەر ئاستێکی نزمیش لەسەر ئاستێکی خوارەوە کە ئەمە جێی سەرنجە بۆچی هێزی کوردی لەسەر ئەو ئاستە نزمە پەیوەندی ئەبەسێت پەیوەندی بەستن و گفتوگۆ و دیالۆگ لەکوێی کاری ئەم هێزانەدایە و چۆنەڵێ ڕێگای ڕێککەوتن و ڕێگای گەشتن بە ئامانجەکان و سەرکەوتن تەنها ئەم ڕێگایە کە هێزەکانی ڕۆژهەڵات کە هاتوونەتە دەرەوەی وڵات دەیکەن یان دەکرێت لە ناو خۆش ئێوە ڕێگایك بدۆزنەوە بۆ ڕێککەوتن و بۆ سەرکەوتن لەگەڵ ڕووداوەکاندا یەکێک لە جیاوازەکان لە استراتیژی سیاسیماندا هەرەوە کە جەنابتان شارتان پێ کرد مثلەن 2 ساڵەوە پێش ئەمانە دانیشتنە پای گفتوگۆ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کە نەتیجەیەکی غەیری ناومێدی و یاسی خۆیان و بێباوەڕبوونی خەڵک بە خۆیان و استفادەیە کە دژمن لەوە کردی نەتیجەی وای نەبوو ئێمە وەختە پێمان کوتن گفتوگۆکردن دەگەڵ دژمن نەتیجەی هاوسەنجی هێزە هاوسەنجی هێزی ئێوە و ئێمەی لە کوردستانی ئێران و جمهوری ئیسلامی لە حدێکدا نییە کە ئەوی هێنابێتە پێی گفتوگۆ ئەو نوع گفتوگۆیانە فقط پیلانجێریە فقط فریودانی جەماوەرە فقط کاتکڕینە ئەوە مەسەلەن جیاوازێ بوو بە بڕوای من ئەم هێزانەی کە ئێستا ینی لە کوردستانی ئێران چالاکی دەکەنەوەوانە لە مەجموعەیەک شتی لەو چەشنەدا اختلافی ئەساسیان هەیە کە ڕێگرە لە هاوکاریکردنی ئەمڕۆیان ئەگینا لەسەر فدرالیزم باشە ئێمە فدرالیزممان پێ ڕێگاچارە نییە خۆ با ڕێگاچارە نیە بە خەڵک با سەرهەڵدانێک بێ بە ئازادیەک بەدەست بێ بە دەنجی خەڵک مراجع دەکەی ڕای خەڵک گەجیابوونەوە بجا دەبێتەوە ئەگە فدرالی بوو فدرالی قبول دەکات هەرچی بە دەنجی ئازادانی خەڵک بەرسەر و کێشەمان نییە بەڵام وەختی دەڵم ڕێگرن مانای ئەوە نیە ڕێگاچارەشیان نییە ئەوەی ڕاستی بێ ڕێگاچارە بۆچی ممکنە لەبەرەوەی کە ئەمانەی کە ئەو ڕەوشانەی کە ئەم حێزە سیاسیانە ڕەچاویان کردووە هەمویان بە تەجربەی خۆشیان بەبوون بەسگەیشتووە لە ڕاستانەوە بگرە تا گفتوگۆ لەگەڵ جمهوری ئیسلامی تا ئاهەنگی لەگەڵ ئیسلاح تەڵەب و لیبراڵی ئێرانی هەمووی ئەوانە تاقی کراونەوە بۆتە بەشێک لە خودئاگاهی جەماوەری خەڵک لە کوردستانیش بۆیە من ئومێدەوارم یعنی ئومێدەوارم بۆ ئەوەی کە ئەو تەجربانە ڕەچاو بکرێ و ئێمە لەو قۆناغی کە قۆناغی تێپەڕبوون و گوزارە و لەسەر هەڵدانێکدا لە گۆڕانکاری چ کتوپڕدا موچێنێ بێتە گۆڕێ ئێمە خسارەتێک نەبینین و بتوانین بە کۆمەجی ڕێی جەماوەر و دەنگی جەماوەر و ئیرادەی جەماوەر لی تێپەڕ بڵێ کاکی برایم دەوترێت ینی لێرە لەوێ جارجار گوێمان لێ ئەبێت کە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کاتێک کە هەندێکیان لەگەڵ ڕاستان نین کاتێک هەندێکیان لەگەڵ هێزی چەکدار نین کاتێک کە هەندێکیان لەگەڵ گفتوگۆ نین چل ساڵە ویستویانە چی بکەن و بچی گەشتون دەوترێت ئەم هێزانە هاتوونەتە دەرەوەی ئێران خۆیان لە زوڵم و ستەمەکە نەجات داوە ڕاست لە خاکی خۆیانن بەڵام دوورن لە زێدی خۆیان بۆ خۆیان لە زوڵم و جەور و ستەمەکە دوورکەوتونەتەوە بۆ خۆیان دانیشتون بەبێەوەی هیچ پلانێکیان هەبێت بۆ ئازادی ئەو خەڵکی کە لەوەیە بۆ ڕزگاری ئەو خەڵکی کە لەوەیە پێتان وایە ئەم جیاوازیە لە بیرکردنەوە لە میکانیزمتان ناتەنگێنێتە ئەوەی کە پێداچوونەوەیەکی بنەڕەتی بکەن ئێوە 40 ساڵە کامەتان بەدەستهێناوە و پێویستە لە ساڵین داهات و کامە بەدەست بێنن لە ماوەی 40 ساڵەدا کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی بێدەنگ نەبووە بڵێ
ڕووداوی زۆر گرنگی وەکو مانگرتنێکی چەندین مانگرتنی گشتی خۆپیشاندان خەبات لە بواری جۆراجۆردا تێدا بەردەوام بوو ئەمانە هەروە لە ئەرسەڵ نەقڵیون ئەمانە پشتیان بە هێزە سیاسەکانی کوردستان بوو مانگرتنی گشتی بەداخوازی ئێمە و ئەوانی دیکە و هەموو ئەوانە جێبجێ بووە خەڵکە خۆپیشاندانی کردووە خەڵکە ئەتراز و ناڕزاتی دەبڕیوە ئەمانە هەمووی سەرێکی بە حیزبە سیاسەکان وەسڵ بووە ئێستا کە خەباتی مەدەنی لە کوردستان تا ئەندازەی پەرەی سندووە ئەمە لە ژێر کاریگەری ئەحزابی سیاسیدایە ئەوە نییە مثلەن هەروە کوتوپڕ ڕوویاندابێ ئەو حیزبانە ڕاستە دوور ڕاستەرکردایەتەکانیان دوورخراوەن لە دەرەوەی وڵاتن بەڵام ڕیشیان هێن ناو وڵاتە ئێمە موجودیەتی ئەمە ئەو ئوردوگایە و زرجۆز و ئەم دەوروبەرەی نییە یا تشکیلاتی دەرەوە وڵاتمان موجودیت ئێمە بەشێکی زۆر لەو خەڵکەیە کە یا ڕێکخراون لە نێو ڕێزەکانی ئێمەدا لە ناوەوە یا ئەگەر ڕێکخراوی ژنین کە زۆربیان ڕێکخراونین لە ژێر کاریگەری فکر و بێرو بچوون ئێمەدان هەر ئێستا لە ماوەی دوو هەفتوی ڕابردوودا نزیک بە 100 تێکۆشەری مەدەنی لە شارەکانی کوردستان دەستگیر کراون خەباتی مەدەنی خەباتی ژینگە پارێزی خەباتی ژنان خەباتی کرێکاری ئەوانە لە کوردستان بەردەوام لە ئارادایە ئەوە بەمەوان دەگەێنەیە کە ئەو حیزبانە حیزباشی کوردستان جیاوازەکەی ئەوە حیزبانە حیزباشی دوورخراوەی سرفەن دوورخراوە نین کە لە خەڵکەکەی خۆیان بێگانە بن بەداخەوە تەجربەی خودی خەڵکەکە باش ڕەچاو ناکرێت تەجربەی ئەو خەباتە باش و ئەو دەرەجە لە شعور و لە ئاگاهی کە پەیدا بوو لە ناو کۆمەلگای کوردستاندا باش ڕەچاو ناکرێت ئەیناتۆ ئێستا کۆمەلگای کوردستان بە دەیان قاتی ئەو وەختەی کە ئێمە لە شارەکان بووین ساڵی 1970 بە سەدان قاتوانم بڵێم ڕۆشنبیر و خوێندەواری دەرچووی زانکۆ و بیرمەندی جۆراجۆری هەیە شاعر و نووسەر و لە هەموو بوارێکدا چەندین قاد ئەو کۆمەلگای گەشەی کردووە کۆمەلگای کوردستان کۆمەلگای زارانی ئەوە ناتوانێت لە ژێر کاریگەری و تەسیری حیزبە سیاسەکاندا نەبوو بەڵێ کاکی برایم کاتم کەم ماوە چەند پرسیارێک ماوە بە هیوان بە کەمێک خێراتر بۆی وەڵامیان وەرگین بۆ بینەر جیاواز لە هێزە کوردیەکانی ڕۆژهەڵات هەم بەڕێستان هەم هێزەکانی تر ئەوەندەی ئاگادار بیت ئۆپۆزیسیۆنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هیچ ڕەبتێکتان لەگەڵیان هەیە هیچ هێزێکی تر هەیە کە ئێوە جیاواز لە کورد بۆ نمونە لە نەتەوەکانی تر ئێوە مەربوط بن پێوەی ئێوە پەیوەندیتان لەگەڵیان هەبێ بۆ ئەوەی پلاتفۆرمێک دروستکەن بۆ وەک پلاتفۆرمی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی عراقی کە پێش ڕوخانی ڕژێمی سەدام لە هێزە شیعی و سونی و کورد و تورکمانەکان چەند کۆنگرەیەک کرا ئێوە هیچ پەیوەندی و مەربوطیەکتان هەیە لەگەڵ کەسایەتیەکان لەگەڵ ئەو هێزانەی دەرەوەی دەسەڵاتی ڕژێم یان تەنها هێزە کوردیەکان کە خۆتان وەکو ئۆپۆزیسیۆن ناساندووە لێرە لە 20 ساڵی ڕابردوودا ئەمە چەندین هەوڵمان بۆ ئەو مەبەستەداوە و چەند ناوەندیشمان پێکێناوە کە ئەلبەتە بە نەتیجە نەگەیشتوون و بەڵام تەجربەی هەر کامەیان بووتە بنەمایەک بۆ زیندووکردنەوەی ئەوی دوایتریان و نهایەتەنی ئێستا ئێمە ناوەندێکی هاوکاری هێزە چەپەکانی ئێرانمان هەیە کە ناتوانم بڵم کاریگەری زۆری هەیە بەڵام بۆ هەر کارێکی باش هەر دەوێت لێرەوە دەست پێ بکەیت و ئێمە ئومێدەوارین بۆ ئەوی کە ئەو ناوەندەی کە ئێمە بۆ هاوکاری هێزە سیاسی چەپەکانی ئێران دروستمان کردووە ئەوە کۆمەک بکات بەوەی کە لە ناوەوەی وڵاتیش ئەو ئەناسوری چەپ و ڕادیکاڵ و ئەو بزوتنەوە پێشڕەوانی بزوتنەوە کۆمەڵایەتەکان لێک نزیک بنەوە و جۆرێک لە هەمگرایی و لێک نزیک بوونەوە لە نێویاندا تەقوێت بکرێت ئەلبەتە ئەوەش کاریش ئاسان نییە چونکە ئەو پرژ و بڵاوی ناوچەپی ئێران و دنیا ئەوانە یەکێک لە کێشە هەرە گەورەکانی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە ماوەی ساڵانی ڕابردوو ڕۆبەڕووی بووەتەوە دوولت بوون و جیابوونەوە و ئینشقاق و کێشە ناوخۆیەکانی نێوان خودی هێزەکانیش بوو جیاواز لە کێشەی نێوان هێزەکان لە وتارێکدا مەنسووری حکمەتی باسی لە سیناریوی سپی و ڕەژەکات باسی ئەو هێزانەیەکا کە بەشێکیان لێ جیا دەبێتەوە پێ دوایە هۆکاری جیابوونەوەی ئەو بەشانە لە هێزەکان نەگەشتنە ئەنجامی ئەو خەباتەیە کە بڕیاریان لێداوە یان دەستی دەرەکیش بۆ خۆی بەشێکە لە جیابوونەوە و کاریگەری لەسەری هەیە
هەموو جیابوونەوەکان وەکو یەک نین ئەنی هەر جیابوونەوەی تەوزیحی خۆی هەیە بازێک لەوانە لە ئاکامی گۆڕانکاری سیاسی لەناو کۆمەلگای کوردستاندا بووە لە کۆمەلگای ئێران هەتا مەسەلەن بۆ نمونە وەختی چەپەکانی ئێران بوون بە فیداییان کە شاخەیەکی مهمی چەپی ئێران بوون وەختێک بوون بە دوو شاخە کە لایەنێکیان کوتیان ئێمە پشتیوانی لە کۆماری ئیسلامی بکەین چونکە دژی ئەمپریالیستمە وێکیان کوتیان دەبی ڕوخێری خۆ تەبەن جیابوونەوە ڕوودەدا لە سەبارەت بە ئێمە دوای کۆتایی هاتنی شەڕی ئێران و عێراق ئاسەواری کۆتایی هاتنی ئەو شەڕە دوای ڕوخانی دیواری برلین دوای ڕوخانی یەکێتی سۆڤێت هەموو ئەوانە لەناو حزبی ئەمەشدا جیاوازی سیاسی دروست بوو جیاوازی لە بۆچوون دروست بوو هەڵسەنگاندن بەرامبەر بە ئیدامەی بزوتنەوەی شۆڕەجێڕانی کوردستان جیاواز بوو هەمووانە ئەوە جیاوازێکی تەبیعی بوو لە ئیدامەی خۆیدا لەناو ئێمەدا فکرەوە دروست بوو کە ئاسۆیەکی کوردستانی بۆ خۆمان تعریف بکەین ئاسۆی ئێرانی ئاسۆی سەراسەری ئایندێشی نییە بۆ کۆمەڵە لەنەوە ئەوە جیاوازێکی دروست کرد بەدەیەک جیابوونەوە بناویەوە کە دانەوە تشکیلاتی کوردستانی دروست کرد بەعزێک لەو جیابوونەوەانە لەناو ئێمەداوە لەناو حزبە سیاسەکاندا ڕیشەیەکی سیاسی قابلی دەرکی هەیە ینی وازەحە و لە نتیجە تەبیعیە ئەوەش هیچ شکالی نییە دەبن بە دوو حزبی سیاسی جیاواز کۆمەلگای کوردستانی وەکو هەموو کۆمەلگایەکی دیکەی دنیا دەتوانێت حزابی سیاسی جیاوازی تدا بێت بەڵام بعضیشان ناتەبیعین پەیوەندی بە هیچ نوع جیاوازی سیاسیەوە نیە مەسەلەن فەرز کە دوو شاخە حزبی دموکرات لێک جیابوونەوە تۆ ناتوانانی مەسەلەن ئەگەر پسپۆرێکی لێکۆڵینەوەی ئەدەبیات و نووسراوەکانیشیان بی جیاوازەکانی بەڕۆژی بزانی چی لەناو ئێمەشدا شتی ئەوە ڕوویداوەیە شتی ئەوە ڕوویداوە بەعزی وەختێ ناکۆچی بۆ کە بنەمایەکی فکری سیاسی بەرنامەیی استراتێژیکی محکەمی نەبووە بۆیە دەبێ ئەو واقعێتە قبول بکەین کە ئەو جیابوونەوانە ئەگەر ببێ بەس جۆرێک لە پلۆرالیزم بێکەوە ژیانی ئەحزابی سیاسی لە کۆمەلگایەکی متەمەدندا شتێکی تەبیعیە و نابێ زۆری پێوە سەخڵت دیسان بگەڕێنەوە کۆتا پرسیار بۆ ئەگەرەکانی گۆڕانکاری و ئامادەسازی هێزەکانی ڕۆژەڵات بۆ ئەو گۆڕانکاریە لە دوای ئەوەی کە ڕاپەڕین لە باشووری کوردستان کرا پارتی و یەکێتی و هێزەکانی تریژ هاتنەوە نێو شارەکان و پێشمەرگە شاد بوویەوە بە خزم و کەسوکاری ململانەیەکی تند لە شاخ لە نێو باڵەکان و لە نێو حیزبە سیاسیەکاندا هەبوو ئەو ململانێت تا ئێستاش ڕەگ و ڕیشەی هەیە دوای تێپەڕبوونی شەڕی ناوخۆ دوای داخستنی پەرلەمان دوای دوو کابینە و دوو ئیدارە بوون دوای ئەو هەموو کێشە و گرفتە ئێستاش بە فۆرمێکی نوێ ئەو ململانەیە ئەو شەڕە هەر بەردەوامە لە نێو دوو جەمسەرەکەدا بە خۆیان و ئەو خەڵکانی کە لایەنگری ئەوان دەکەن ئێوە هیچ ئامادەسازیەکتان هەیە هیچ ڕێکەوتنێکتان هەیە بۆ ئەوەی ئەگەر ڕۆژێک گۆڕانکاریەک گوزەرا و ڕزگاری لە ڕۆژەڵاتی کوردستان بەدەست هات ئێوە وەکو هێزە سیاسیەکان چوونەوە ناو خاکی ڕۆژەڵات هیچ ڕێککەوتنێک هیچ قسەیەک هیچ شتێکی لە نێوانتانە کە تەحریمی شەڕی ناو خۆ بکەن کە تەحریمی شەڕی خۆ بەخۆ بکەن یان ئەو ئەگەری لە باشوور ڕوویدا لەوێژ ئەگەرێکە و بەزیندوی ماوەتەوە ئێمە پلتفۆرمێکمان هەیە بۆ ئەو مەسەلەیە لە کۆنگرەی چەندین کۆنگەردا یەک لە دوایەک پەسەندمان کردووە و نوێشمان کردوێتەوە لەو پلتفۆرمەدا بەڵێ تەحریمی شەڕی ناوخۆ کراوە و ڕێگا چارەش دیاری کراوە بۆ ئەوە مەسەلەن بۆ نمونە ڕێگا چارە ئەوەیە ئێستا هاوکاریەکان لە هەر ئاستێکدا کە ئیمکان پەزیر بێ نابێت لە دەستی بدەین فرسەت بۆ هاوکاریەکان نابێت لە دەست بدەین و دیاریشمان کردووە لە هەموو بوارێکدا خاڵ بە خاڵ جیامان کردەوە بێزگە لەوانە یەک پێشنیارمان هەیە و ئەویش زۆر ڕۆشنە وتومانە دەسەڵات ئەمری جەماوەرە دەگەڵ هەر ڕاپەڕینێک هەر سەرهەڵدانێک شۆڕا و بنکەی مەحلات دروست دەبێت تەجروبەی خودی کوردستانی لای ئێمە ئەوانەی بەدەستەوە داوە لێ گەڕین بە خەڵکی مەحلات و خەڵکی شارەکان و خەڵکی دیهات و هەموو ئەوانە شۆڕاکانی خۆیان هەڵبژێرن و بە خێرایی کارێکی وا بکەین کە هێزی چەکدار دەسەڵاتی بکەوێتە دەست شۆڕەکانەوە دەسەڵاتی چەکداری حزبی نەمێنێ ئێمە بۆ معنایانی هێزێکی چەکدار کە پێویستە بۆ پاراستنی دەستکەوتەکان ئەوە فەورەن بکەوێتە ژێردەستی شۆڕاکانەوە ئەوە پلانی ئێمەیە لە وردەکاریەکانیشی باسمان کردو بەڵام
بۆ حاڵەتهایەکی دیکەش کە ئەوەش نەکرێ ئێمە ئامادەین ئامادەبووین گفتوگۆ بکەین ئامادەبووین گفتوگۆ بکەین بۆی کە پێشی کارەسات بگرین بۆی کە حتا ئەگە بکرێ یەک قەترە خوێنی ئیزافیش نەڕژێ. دەستخۆش سپاس کاک ئیبراهیم کە ئەم دەفەتت پێداین گفتوگۆیەکی چڕمان کرد بە هیوام سوود بەخش بێت هەم بۆ دۆزی کورد لە ڕۆژهەڵات هەم بەرچاوڕوونیەکیش درابێتە بینەرانی شارپرێس بۆ ئەوەی بەورتر لە کێشە و گرفتەکان و لە ئەگەرەکانی گۆڕانکاری تێبگەن. سپاس بۆ ئەو دەرفەتێ بەڕێزت. زۆر سپاس بۆ ئێوەش و سەرکەوتوو سپاس دەکەم. بینەرانی بەڕێزی شارپرێس بەم جۆرە هاتینە کۆتایی دیداری تایبەتی ئەم جارەشمان تا دیدارێکی تری تایبەت کاتێکی خۆش. دەستخۆش. سپاس.